وەزارەتی پلاندانان ئەگەر پلانیشی هەبوو بێ نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. وەزارەتی دارایی ئەوە 8 ساڵی ڕێکە بڵین پلانی داراییمان نەبوو بۆ بودجە لە کابینەی نۆهام هەموو بەڕێزانی کە لێرە دانیشتون جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمری کرد کە هەموو داهاتی حکوومەت بێتەوە وەزارەتی دارایی، بەڵام بەداخەوە دووبارە بەداخەوە هەتا ئەمڕۆی لەگەڵ بێ هەتا ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکان داهاتی خۆیانیان بۆ ئێمە نەناردووە، بۆیە ئێمە نەمانتوانیەوە بە پێی پێویست ئامادەکاری بکەین بۆ بودجەی 2022. بەڕێوەبەراتی گشتی بودجە بەندە لەگەڵ ستافەکەمان ماوینەتەوە و چەند جارێک لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران بەندە گفتوگۆم کردووە لەسەر ژمارە بە ژمارەی ئەو ژمارانەی کە لە پرۆژە یاساکە تەسبیت کراوە و زۆر گەشتبین بووی بەوەی کە بچێتە پەرلەمان، بەڵام بەداخەوە هۆکاری نەناردنی بۆ پەرلەمان ئێمە ناتوانین دەستنیشانی بکەین. ئەوە لای بڵین سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی بەڕێزە کە هۆکارەکەی ئاماژە بێ.